بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین. جا بێگومان نەزانین بۆی کە ڕۆژەکەت ڕۆژێکی باش بێت بێگوزەوە دەست پێ بکەی شەڕ بە کەس نەفرۆشی تااقەتت هەبێ یەکێک لەو پێویستانەوەی شەی ڕابردوو باش خەوت بێتی. چەند سەعات خەوتی؟ نزیکی 8 ساعات زیاتر. ئەک خۆزگەم بەخۆت نوخشە بێ لەوەی خەوی خراپە بە خۆشمەوە ئینشاءالله. چکە دوێنێ بە ئاوڕیانیانوت ئەم شەو بەڕاستی تۆزێک ئەم گرمەگرم و دەنگی بەڕاستی ماندوو بووم. جا زۆر جار هەیە با ئەمە بکەین بۆ پرسیارێک بۆ میوانەکەمان. زۆر کەسەیە تر جەستەیە داوای پشودانەکە ئەم کەسە هەرم پشۆنایە بەخۆی یاخود کۆمەڵە کاریگەری دەرونی لەسەرێتی هەر پشونایە بەخۆی. بزانین لێکەوتەکانی چییە؟ ئەگە من دوێنێ ئەو نەماندوو بووم بیانی جەستەین مادووم و بە ڕۆژ و بیر ڕەمەزان بێ ئەگەر نەخەوتمایە چیم لێیان کردم ئەمڕۆ کە تۆ هەر ماشەڵڵا خەوت باشە. من زۆر ئەها جاران ئەیاوت کەسێک هەیە تۆپ بەلایە ئەتەقێ ئەگەی لە خۆی نێ لە خەوەکە ئەمە نەخەوی قوڵە. ئێستا وای لە هاتۆ خەڵکە هیوا بەوە خوازێ ئاوات بەوە خوازە من خەڵم ئەمە نەسووکە بڕوا ئەکەی لەکوێ ئەگەر شتێ بجوڵێ من لێرەوە ئاگام لێتی هەڵەسن دەخەو دەشتی خۆمانەیە نەبێ بە چاوە بێ چاوێنیت بێت نوخشە بێلەوەش خەوی سووکە نوخشە بێلەوەی کە خەوی باش نییە. بەڵام ئیتر ئەها ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە وای کردو زۆرێک لە کەسەکان خەویان ئەوەنەی ترتێکەچێت زۆر کەم خەو بوون. چۆن ئەم خەوە ڕێک بخەینەوە؟ چۆن ئەگەر کەسێکی شەر خۆی گرفتی خەوی چاکی بکە بەڕێز دکتۆر دانیال سادی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان وەڵاممان بە تۆ دکتۆریان سلااوە لێبێ بەخێر بێت. دکتۆر خۆ تێرخەو بووی شەوی پێشوو؟ بەتاکید ئەی ئافرینە لەبێ کاتە دکتۆر چی بکە خەومان باش بێت؟ هەر بە مانگی پیرۆزی ڕەمەزان شۆگە تا بێت ئەوە نەمانەمە چۆن ڕێکی بخێن ئەگەر گرفتمانەیە؟ بەڵێ سەرەتا با باس لەوە بکەین کە خەو چەنە گرنگە بۆ ئینسان کە ئەهمیەتی ئەوە بزانی کە چەنە گرنگە بۆ ئینسان بزانی چەند مهمە بۆ ئینسان بۆ جەستەی و بۆ دەرونی ئەو کاتە احتیمامی پێ ئەی چۆن احتیمام بە خواردنەکە ئەیت و ڕۆیت و پیازەکەی ئەبێ بەونەوە ئەبێت و بڕۆنەکە بەونەوە ئەبێت و برنجەکە بەونەوە ئەبێت و ئەوەوە برنجە بخۆ ئەوەوە چەنە احتیمام ئەین بە ورگمان چەنە احتیمام ئەین بە ئەوە یعنی زەرورە ئەوەنە احتیمام زیاتر بین بە خەومان چونکە جاری وایە تۆ ئەتوانی تعویزی خواردنەوە بیت مەسەن ئاو ناخۆی شەربەتە خۆی شەربەت ناخۆی ساردی ئەخۆی ساردی ناخۆی دۆ ئەخۆی توانی تعویزی شلەمەنی بیتەوە. تعویزی خواردن بیتەوە برنج ناخۆی ئەڕۆی مەسەلەن بۆ نمونە نۆکە خۆی فاسۆلیان ناخۆی کولەکە ئەخۆی کولەکە ناخۆی ئەوە خۆی گۆشت بە برژاوی ناخۆی بە کوڵاوی ئەی خۆی ئەوە گۆشتی مریشک ناخۆی گۆشتی حیوانە خۆی بەڵام خەو بەدیلی نییە ڕاستە شتێکمان نییە بەدیلی خەو بێت و یەکێکە لە ئەساسیاتی ئینسان ینی چەنە تۆ زەرورە ئێتیمام ئەی بە خواردن و خواردنەوەکانت لە بەیانی ئەوە دانیشتون خەریکی ئەوەن پارچە ئەوە بخۆ بەربانگ ئەوە بخۆ ئێوارە ئەوە بخۆ خواردنەکە ئەوە بخۆ ژنی فەقیری وا هەیە بەیانی تا ئێوارە خەریکی حازرکردنی یاپراخێکە حازری ئەکا و ئێوارە بە دەدەقە بە چارێکی ئەخورێت و تەواو لەوە گرنگترە کە ئیحتیمام بە خەو بدرێت بۆ چونکە خەو جارێکی تر ڕێککردنەوەی ئیشی خانە و شانەکانی جەستەی ئینسانە جارێکی تر ڕێککردنەوەی لایەنی دەرونی ئینسانە جارێکی تر ئەوەیە کە مێمۆری ینی زاکیرە و یادگەی ئینسان ڕێک و پێک کاتەوە زۆر جا من باسم بە خەوتن نمونەیەم بەمە هێناوەتەوە کتێبخانەیەکی گشتیمان هەیە ئەم کتێبخانە خەڵک ئەڕون بۆ کتێب خوێندنەوە ئەنواع و ئەشکال خەڵکی تێڕوا مناڵ گەورە یەکێک جوگرافیا خوێنێتەوە یەکێک ئینگلیزی خوێنێتەوە یەکێک کتێبی نازام چێ خوێنێتەوە کە دەوام لێ ئەبێتەوە سیرەکەی کاغز لەو ناواکەوتەوە قڕ لەو ناواکەوتەوە پیسی پاکەتی جبس توێکڵی گوڵە بە ڕۆژە چی هەمووی بەو ناواکەوتووە کارمەندێک یەت کۆیە کاتەوە ڕێکیە کاتەوە جوگرافیا خاتە شوێنی خۆی ئینگلیزی خاتە شوێنی خۆی کتێبەکان ڕێیە کاتەوە هەر یەکەی تەرتیبەکات ئەگەر خۆڵێ شتێ بەو ناوە بێ پاکی کاتەوە ئەگەر کاغزێکەوە پاکی کاتەوە ڕێکی کاتەوە ئەمە ئیشی خەوە تۆ دوو ڕۆژ لەسەرێک ئەو مەکتەبە پاکمە ئەو کتێبخانە پاکمەکەرەوە چی ڕوو ئەیا لە کتێبخانەکە خەوتنیش عینەن شتە ڕۆژێک دوو ڕۆژ لەسەرێک مەخەوە چی ڕوو ئەیا لە ناو مێشکی ئینسان و لە جەستەی ئینسانە لە خانەکانی ئینسانە لە شانەکانی ئینسانە لە جگەری ئینسانە لە مێشکی ئینسانە لە دڵی ئینسانە دۆزانی پەیوەندیەکی زۆر بەهێز هەیە لە بینی بێخەوی و کەمخەوی و نەخۆشیەکانی دڵە پەیوەندیەکی زۆر بەهێز هەیە لە بینی
زۆر قەڵەوبوون و کەم خەوی و ناڕێک و پێکی خەوا یعنی تەنانەت پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوان حەجمی گونی ئینسان و کەم خەوی و بێخەویە یعنی کە خەڵک تەسەوری ئەمە ناکات هەمووی باسی لەسەر و هەمووی باسی فراوانی لەسرە کە چەند مهمە بۆ خەوتن بۆ ئینسان چەند گرنگە کە تۆ بخەوی ئەمە یەک عەدەدی سەعاتەکە تەواو بێ لەوە گرنگتر ئەوەیە ڕێگولاریتی بەڕێک و پێکی بخەوی یعنی ئێمە ئەڵێن 7 ساعات بۆ 9 ساعات بۆ کەسێکی پێگەیشت و تۆ ئەڵێ من 8 ساعات خەوتم شتێکی زۆر زۆر باشە ئافرین بەڵام کەی خەوتویت ئەوە مهمە ئایا هەموو شەوێت لەو کاتا ئەخەویت یا شەوێت 2 ئەخەویت شەوێت 10 ئەخەویت شەوێت 11 ئەخەویت شەوێت 4 ئەخەویت ئەمە خراپە هیچ ئیسفادە لەو خەوە نابینی ڕێگولاریتی زۆر زۆر مهمە ئەبێ زۆربەی زۆری شەوەکان لە هەمان کاتا بخەوی و زۆربەی زۆری شەوەکانیش هەمان بڕ بخەویت نەک شەوێ نەخەوی هەتا پارشێ و شەوێکیش لە سەعات 7ەوە بخەوی شەوێت سەعات 11 بخەوی شەوێت 12 بخەوی ئەمە باش نییە جارێکی تر بەچی تاویزیکەیت بەوەی کە لە ڕۆژا بخەوی بڵێ خۆ من هەر تاویزیەکەم شتێکی پێوترێ قەرزی خەو قەرزەکەم ئێمە نە بەو شێوە نییە باشە کەواتە خەو زەروریەتێکە بۆ ئێمە هەر لە مناڵیمان و لە کۆرپەییەوە سێرکە کە لە دایکە بێ ئەمەنەیە خەوێ ئەمەنە چاوی نەکراوەتەوە تا گەشەکانی بەردەوام کاتینە تەمەنی هەرزەکاری ئیتر تەمەنێکە هەموو گڕوتین و گەشە و چالاشەکانمان لەو تەمەنەیە باشە با من ئاواتە بە قۆناق پیای بڕۆم دکتۆر بەڵام هەر یەک لە سەرسێی ژیانمان هەر ئەبێ خەو هەر خەو بێ بۆیە منەمێ بۆ قۆناق ئەگەر دە ئەوەنە ئیشیشی هەبێت بیست ئەوەنە ئیشیشی هەبێت ئەبێ یەک لە سەرسێی ژیانت یعنی 24 ساعتەکە یەک لە سەرسەی 24 ساعتەکە کە 8 ساعتەکان ئەبێ هەر خەو بێت باشە کەواتە ئەم یەک لە سەرسێ ئێستا کەمە بۆچی من بەم قۆناغە پیاتم ئێستا خێزانەکان ئەگەر بینەرمان بن هەرزەکارەکانمان نەک یەک لە سەرسێ نیوەی یەک لە سەرسێکەشیان نییە کاتی خەوەکەشیان نییە ئەو هەموو پەیوەندی تۆ باست کرد کە پەیوەندی بە ئەندامەکانی تری جەستەمانەوە بە مێشکمانەوە هەیە بە قەڵەویمان هەوەیە و بە سترێسی و لە گرفتە دەرونیەکانەوە هەمانە بە کۆمەڵی کێشەی تر هەمانە بەوەی کە ئێستا پرسیارە لای دایک و باوک ئەرێ بوو مناڵی ئەوسا 10 ساڵ بوو شکڵ و شێوەی جیاواز و بۆ ئێستا 10 ساڵە و لە باشی گەورەترە و 2 کەلیمە نازانێ کاریگەری لەسەر هەرزەکارەکانمان چییە کەم خەوی سەعات 5 بەیانیە خەوێت بەڵامەڵە دایکڵە خۆ 2 خاستاوقەی چێکە خۆ تێرخەو بووە ئەمە جێگرەوەی ئەو ئاگرێک کە لە کاتی خۆیانە خەوتووە نەخێر باشترین خەو ئەوەیە خۆر پێش لەوەی کە هەڵبێت تۆ هەستابی لە خەو باشترین خەو ئەوەیە کە 6 سەعات پێش کەمترین دەرەجەی حرارەتی جیسمی ئینسان تۆ خەوت بیت کێ کەمترین دەرەجە حرارەتی جیسمی ئینسان 4 بەیانیە 4 و نیو بەیانی 6 سەعات پێش لەوە تۆ خەوت بیت اینجا ئەو هۆرمۆنانەی کە زەرورن بۆ گەشەی ئینسانەکان کە ئەڵم گەشەی مناڵ گەشەی نەوعێکە مراهقی گەشەی نەوعێکە گەورە پێویستی بە ڕێست هەیە زیاتر وەک لە گەشە و دەرونی ئینسان پێویستی بە خەوی کامل هەیە ئەوانە لەبەرەوە ئەبێت تۆ 6 ساعت باشتر وایە 6 ساعت پێش کەمترین دەرەجە حرارەتی جسم کە لە بینی 4 بۆ 4 و نیو بەیانیە 6 ساعت پێش لەوە چوبیتە ناو خەوە چوبیتە ناو خەوە کە نزیکی 2 و نیوی شەوەکان باشتر وایە تۆ نزیکی 2 و نیوی شەو خەوت بیت نەک 2 و نیوی شەو شەوەکە دەست پێ بکە زۆر بەمان ئێساوامان لاتۆ ژیان وای لاتۆ لە 2 و نیوی شەوە شەوی دەست پێکە کە ئەمە غەڵەتە ئەمە زۆر غەڵەتە باش وایە تۆ لە 2 و نیوی شەوە چوبیتە ناو خەوە لە دەوری مەسەرن پێش ئەوەی کە خۆرەکە سەر دەربێنێت هەستابی لە خەو ئەو هۆرمۆنانەی کە هۆرمۆنی سترێس و هۆرمۆنی میلاتۆنین و هۆرمۆنی گەشە ئەم هۆرمۆنانە مەسەرن پێویستیان بە خەوێکی منتەزەم ڕێک و پێک کاتی خۆی شەوانە زۆر باش جا دکتۆر ئێستا کاتەوتت ئەوەی کە ئێمە خەوێکی ڕێک و پێک لە کاتێکی دیاری کراوە هەمان بێت هەموو شەوێک ئەمە یارمەتی دەرە چیتر واکە ئەو هۆرمۆنی مێلاتۆنینە دەربدرێت لە جەستەیە کەسی وایە لەڵم من ئەچمە ناو جێگەکە بەڵام خەوم لێ ناکەوێت بەڵم ڕێگولاریتی کە باسمان کرد ئەوە زۆر مهمە تۆ دەشەو لەسەر یەک هەموو شەوێ سەعاتی 2-3 خەوتوی
بەتەمان نەبی دووسێ خەوتی بۆ دووسێی نیوەڕۆ بەتەمان نەبی شەوی داهات و سعات حوت بچیتە جێگا سعادەشت خەو لێ بکەوە حوتونی خەو لێ بکەوە وانە چکە جسمەکە تەعەودی کردوە ڕاهاتووە لەسەر ئەوەی کە درەنگ بخەوێ درەنگ هەستێ بەتەمان نەبی شەوی دوای ئەوە یەکسەر کە چوویتە جێگا سعات نۆدە خەڵکێک هەیە نەخۆشمان زۆرە کە کێشەی خەویان هەیە باسی ئەوە ئەکاڵە دکتۆر من ئەچمە جێگا جاری وایە سعاتێت تەپاوت لەم ئەم دیودیوەکەم هەر خەوم لێ ناکەوێت بەلای ڕاستە بەلای چەپا بەدەما بە پشتا ئەنوا ئەوەکەڵ حکایەت بۆ خۆم دروستەکەم لا ئیلاهە ئیلەڵڵاکەم زیکرەکەم چی ئەەکەم چیەکەم خەوم هەر خەوم لێ ناکەوێت ئەو جسمە تەعەودی کردووە لەسەر ئەوەی نەخەوێت لەو کاتە تۆ ئەڕۆیت ئەی خەوێنی لەو کاتە کە من غەڵەتە نابێ بڕۆیتە جێگا تۆ خەوبانکەی ئەبێ خەو تۆ بانکە اینجا بچیتە جێگا خە دەردەکەی هەنە جار بانگی ناکات دەیکەواتە تۆ یعنی من دائیمەن کۆمەڵێک ڕێکار هەیە بە نەخۆشەکانی ئەڵێم یەکێک لەو ڕێکارانە کە چوویتە جێگا بۆی بخەوی 20 دقە پاڵکەوتی خەول لێنەکە و مەیەڵە ببێ بە 21 دقە هەستا چکە ئیتر کە بوو بە 20 دقە و خەول لێنەکە ئەو خۆ ئەڕوا وەرەوە بە خوێندنەوەی کتێبێ شتێ بخوێنەرە بزانە چۆن خەول لێەکەوێت تێگەی ئەخرم کەسێکی یاسایی دکتۆر ئەگەر خەوەکەی بۆ ناپیاڵی خەوی زڕا بەس کەسێک بۆ نمونە کۆمەڵە گرفتی قەلاقی هەبێ کۆمەڵێ ئێستا بەداخەوامان لاتەوە ماوەی چەند سێ هەفتە زیاترە یعنی وامان لاتوی ترە بێ بە سەعانۆ دەدەی کەی دەست پێکات یعنی با بە نمونەی تۆزێ واقع دەست پێ بکەیت کەی تەلەڤیزیۆنەکە با هەواڵە خێراکە ئادەی دەنگەکە هاو یعنی خەڵکی هەتا 34 دانیشێ ئێستا ینی خەوەکەی لێ بووە بەوەی کە لە پڕ دەنگی سەربانەکەی بەتاڵە لێ بێ بە درۆن ڕاکاتە سەربان یعنی قەلەقی با تۆزێ واقعوی قەلەقی باڵی کێشەوە بە سەرمانە ئەگەر کەسی ئاسایش نەبین بدوینێت تێ نائاسایی من لەگەڵ تام 100% لەگەڵ تام کە یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی خەو یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی خەو کەڵین تێکچوونی خەو یا ئەوەی هەر لە ئەوڵ و خەوی لێ ناکەوێت یا خەوی لێ یەکە و دوای تۆزی خەبەرێ بێت و خەوی لێ ئەزرێت یا ئەوەی خەوی ناخۆش ئەبینێت یا ئەوەی بەدەم خەوە قسەکە ئەمانە هەمووی تێکچوونی خەون یەکێک لە هۆکارە ڕئیسیەکانی تێکچوونی خەو بریتێ لە قەلەقی بریتێ لە سترێس بریتێ لە سترێس بە سترێسەوە پاڵکەی بە ئۆڤەرتینکینەوە پاڵکەوی لەبەرەوە باش وایە کە ئۆکو باسمان کرد کە کۆمەڵی ڕێنمایی هەیە نەخۆش خەڵک ئینسانە ساقەکانیش جێبەجێ بکەن بۆ ئەی خەوێکی مەزبوطیان هەبێتە یەکێک لە ئەو ڕێنمایانە ئەو شوێنەی کە تایە ئەخەوی با ئەو شوێنە نەبێت کە سەیری تەلەڤیزیۆنەکەی تو گوێ ئەگری لە ئیخباری درۆن و ساڕوق و نازام چی جیاواز بێ ئەو شوێنی کە تایە خەوی با دەرەجە حرارەتەکە 1 دەرەجە کەمتر بێت لە دەرەجە حرارەتی ئەو شوێنی کە ئیستیقبالی میوانەکانەکەی تو سەیری تەلەڤیزیۆنەکەی تو سەیری مۆبایلەکەیت ئەو شوێنی کە ئەبێت دەرەجەیە کەمتر بێت ئەو شوێنی کە تایە ئەخەویت با لایتەکەی کەمتر بێت تۆ سەیری تەلەڤیزیۆن ئەەکەیت ئەو تەلەڤیزیۆنە بڕێکی زۆر لایتی شین ئەنێرێت و ئەو شینەوە ئەکا کە میلاتۆنین دەرنەدرێت و ئەو نەدانی میلاتۆنینەوە ئەکا کە خەول لێ بزرێ تۆ ئەتەوێ بەدەم تەلەڤیزیۆنەکەەوە بخەویشتی وان نییە تەلەڤیزیۆنەکە و تیشکی تەلەڤیزیۆنەکە و مۆبایلەکە و تیشکی مۆبایلەکە خۆیان بۆ خۆیان ناڵن تۆ خەوەکە دەست پێ بکە دەستپێکردنی خەو زۆر مهمە لەو لەحزەی کە تۆ لە هۆشەوە ئەچیتە ناو بێهۆشی کە خۆ دروستی ئەەکەی خۆی پێناسی خەو ئەوەیە کە ئێمە خۆمان بەدەستی خۆمان بێهۆشەخین ئەوە پێناسی خەوە لەبەر ئەوە کاتێکە تۆ بە تەمای بە دیاری تەلەڤیزیۆن و بە دیاری ئیخبار و بە دیاری جەزیر و بە دیاری نازەمکیەوە دانیشت و گوێ لە ئیخبار بگری و بخەوی شتیوان نییە تیشکەکەی کە لە تەلەڤیزیۆنەکە و لە مۆبایلەکەەوەیەت خۆی بۆ خۆی نایڵە بخەویت نایڵە بچە ناو خەوە ئەمە ئەڵت نقطەیەکی تر ئەوەیە کە وەکووتمان 20 دقە کە تۆ پاڵکەوتی خەولێنەکە و تەواو هەستە جێگە جێبێڵە نقطەیەکی تر ئەوەیە کە ئەو جلەی کە پێوەی ئیستیقبالی میوانەکان ئەەکەیت کە پێوەی سەیری تەلەڤیزیۆنەکە ئەەکەیت کە پێوەی نانەکە ئەخۆی کە پێوەی لەگەڵ خێزانەکە تا دانیشتی و نقطە ئەگەێڕنەوە شتە گێڕنەوە نابێ بەو جلەوە پاڵکەیت و بە هەمان جلەوە بتەوێ بخەوی جلەکە مەسەن ئێوارە چێشتی پێوە لێناوە تۆ وەرزشت پێوە کردو بە هەمان جلەوە بتەوێ بخەوی شتیوانی ئەبێت جلەکان بگۆڕی و ئەبێ ئەو ژوورەی کە تیا پاڵەکەی باشتر وایە هیچ جۆرە سکرینی هیچ جۆرە شەبەکەیەکی تیانە بێ ینی مەسەن مۆبایلەکەت ئیش نەکە کۆمپیوتەرەکەت ئیش نەکە تەلەڤیزیۆنەکە ئیش نەکە تۆ بە تەمابی دیاری تەلەڤیزیۆنەکەەوە لە ئەخیر سەوتی یا بێت و خەریکی یاری نقڵکا و بە دیاری ئەوە بخەوی نا چکە ئەو سەوتە و بتەوێت و نەتەوێت تێکەڵی مێشکت ئەبێت لەوانەیە مەسەن کێشە لە خەوە دروستکە بۆیە خەڵکێک هەیە ئەڵێ وەڵای شەو زۆر باش خەوتم 10 ساعت خەوتم بەس بەیانی هەڵەسم لە خەوازانم
بارم کێشاوە وازانم بەردم کێشاوە ڕفرێژ نەومە تۆ بە خەوەکەم چی دەنگە دەنگ هەبووە لە دەوری تیشکی بەهێز هەبووە لە دەوری بۆیە سەیرەکەی هەڵەسێ لە خەو بەس ئیسراحەتی بە خەوەکە نەکردو. باش ئەی دکتۆر چی واکە خەومان قوڵ نەبێت؟ یەکێک لە هۆکارەکان ئۆڤەرتینکیدا زۆر بیرکردنەوەیە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو ڕێکارانی کە باسمانگر ئیسا بۆ خەوی چاک نایگریتە بەر تۆ لە شوێنێکە پاڵ کەوتوی لە شوێنە کاتەوە بخەوی مۆبایل داگرساوە تەلەڤیزیۆن ئیشەکە ڕادیۆ ئیشەکە دەنگە دەنگێت دراوسەکەتان درێل ئیشەکە مناڵەکان بەو ناوە یەن و ئەڕۆن و ڕاکەن و ئەوە قەرەباڵخی دروستەکەن چۆن خەوی چاکت دەبێت چۆن خەوی قوڵت ئەبێت تۆ ئەبێ شت فەرا چۆن ئەو خواردنە بۆ یە حازری کە یەکسەر بەکاڵی بەرەبیتە برنجەکەی خۆی ببیشوی تۆ ئەبێ نازانم ڕۆن و ئاو و خوێ و تەرتیبات و ئاگرەکەی وازام وابێت و دەرەجە حرارەتی وابێت و اینجا ئاگال لە برنجەکە بێکەین بێت تێکی بیت و زوو سەری بنیت و ئاگرێک کسکەیت و تەنەکە بخەیتە ژێر قابلەمەکە و ئەمە چی ئەڵڵا برنج لێناوە جە خۆش لە لێنێ ئەی ئەگەر یاپراخێک لێنەی چەند ناڕەحەتی ئەوێ خەولەوە گرنگترە تێگەی کاتی خۆی خەڵکێگەیە زۆر ئیشیان کرۆ زۆر هیلاک بوون لەبەرەوە زۆر بە ئاسانی خەویان لێکەوتووە خەوی قوڵیشیان هەبووە بەس ئیمڕۆ حرەکاتی جەستەیی کەم بۆتەوە حرەکاتی مێشکی زۆر بووە کە حرەکاتی مێشکی زۆر بێت جوڵەی مێشک و زۆربەی شتەکان بە مێشک ئەکرێت کە ئەو شتانە زۆر بێت سەرێکی خەوی باش کەمە بێتەوە ئەو خەوە قوڵە ئەو خەوەی کە تۆ ڕفرێش ئەبیتەوە پێی کەمە بێتەوە حرەکاتی جەستەکەم بۆ تۆ بۆیە سیرەکەی ئەو ڕۆژەی کە تۆ بە ڕۆژەکەیان زۆر جەستە چیلاکەکەی وەرزشێکی زۆرەکەی خەوێکی باش دێ ئەو شەوە ئەو ڕۆژەی کە وەرزش ناکەیت حرەکاتی مێشکی و زۆرە خەفەتێکت هەیە بۆ بابەتێک مێشکت مەشغوڵ کردووە ئێوارە بە شتێکەوە سیرەکەی ئەو شەوە یان ناخەوی یان پچر ئەخەوی یان خەوی ناخۆش ئەبینی ئەگەر بەدەم خەوی شۆ قسە نەکەیت. باشە دکتۆر زۆر کاتەڵین ئێمە لەوانەیە لەسەر تاکە کەسی کۆمەڵی هەر کەسە و کۆمەڵە کێشەی گرفتی خۆی هەبێت یاخو بابەتێکە بێت کە ئیتر نەتوانێت خەوێکی باشێ بێ بەڵام ئەگەر گشتگیر قسە بکەین ینی هەستەکەی ژینگەکەمان وای کردووە کە هەمومان خەومان ناڕێک بێت هەمومان خەوێکی باشمان نەبێ هەمومان کاڵەسین برۆکانمان لێگا بێ هەستکەین نامۆین هەستەکەین قسەی خۆش نازانین هەستەکەین بەیانی باش نازانین یعنی ئەم شێوازە گشتگیرە ئەگەر باڵی کێشاو بە سەرمانە ئەتوانی خۆمانی لێ دەرکەین ئەتوانین ڕێگایەکی بۆ بدۆزینەوە بەس ئەو ڕێگانە بڵم شەو نەخەوتم بەیانی ڵاستنیوە ڕۆکەیە خەوم چکۆیک بە ڕێزت باسیەکەی تایبەتمەندی خەوەی لە کاتی خۆیان بخەوی بە تەکید ئەگەر سەیری بکەی یا پیاسەیە بکەی بە بازارە بە بازارەکانی ئەم شارانی خۆمانە هەر هەمووی وەکو تۆ ئێڵەی خەڵکانێک ئەبینیت بەڕاستی هەمووی بێتاقەتەوە هەمووی لەژێر سرێسایەوە هەمووی بیرەکاتەوە و خەیاڵی ڕۆشتۆ و سیاقەتەکە ئاگای لە خۆی نییە و بەو شێوەیە من بڕێکی زۆری ئەگێڕێنمەوە بۆ مەزبوط نەخەوتن تۆ مەزبوط بخەوە بەیانی کاستای ڕفرێش بەرەوە بە ئەو خەوەی کە شەو کردوتە بەیانی مرتاح ئەبیت ڕاست بەس تۆ ناڕێک و پێک بخەوە تێگەی سەرێکی جەستەت ناڕێک و پێکە جەستەت دایمە شەکەتە دایمە هەست بە مانوێتی و هیلاکی ئەەکەیت دەروونت ناڕێک و پێکە دەروونت دائیمەن وا هەستەکا کە شتێکی لێون بووە بۆیە سەیرەکەی یعنی هیچیشی لێون نەبووە بەڵام دایمە لە خەیاڵایە دایمە خەیاڵی ڕۆشتۆ سیاقەتەکە ئاگای لە خۆی نیە ئاگای لەسەر جادەکە نییە ئاگای لە سیارەکانی دەوروبەری نییە ئاگای لە ترافیک لایتەکە نییە سەوز بۆ ناڕوە بە 5-6 هۆڕنی بۆ لێوەی ئینجا بڕوە لە خەیاڵایە تێکی بڕێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ ڕێفرێژ نابیتەوە کتێبخانەکە کە وتمان کارگوزارەکە دێت کتێبەکان خاتە شوێنی خۆی زەرورە ئەو خەوەڕێک و پێک بێت بۆی ئەو کتێبانە بخرێنەوە شوێنی خۆی ئەگینە ئەو کتێبانە ئەگەر نەخرێنەوە شوێنی خۆی ئەوە ڕوئەیە کە ڕوئەیە ئێمە جارێکی تر ئێڵێمەوە چەنە گرنگە ئێتیمان بە خواردن و خواردنەوەکانمان بین دوو ئەوەنە گرنگە ئیحتیمام بە خەوەکانمان بدەین چونکە خەو بەدیلی نییە خواردن و خواردنەوە بەدیلی هەیە. سپاس بۆ تۆ دکتۆر دانیال بە هیوای ئەوەی زیاتر لەمە بەدووە قەدری خەو بزانین ئاگامان لە پرۆگرامی خەومان بێت و
ئەوەی کەسەر ناو گەنجانە هەیە لە قەرەبووی ئەەکەمەوە ئەوەی تر ئەمەە بە دوای بە قەرەبووکردنەوە نەبن خەوەکەی خۆیان بە مەزبوطی بکەن لە کاتی خۆیە ئەوە وا کاتکە شەڵات تەندروست بن ڕۆژەکە باش بن وە ئیتر دوای ڕەمەزانیش ئەها بە دوایەوە نەبین لە پرادکتور هەموو شتێک چاک بێتەوە وردە مەجال بین بە خۆمان بۆی کە بینەوە سەرتای میاسایی خۆمان دەستەکانە خۆش دکتۆر سپاس بۆ ڕێنماییەکانت